تماشاوان هجا میوان مر رزدار علی کریمی نویسکار و شروعکار سیاسی جلوند نمره رزدار کریمی و خیراتن شوا و خوش به هر بار رزدار حسین یولماز اندام شانده آشتی یا ناو نتوایی ج حول رجباشیر کردستان و مربع و دیسا رزدار زینب مرادی افسروکا کنکه او جی به ریاسکای به مربع رزدار علی امجگل و دست بکن مجارا پیشوازی کرنا سرچته کو لعفر نب تایبتی او قاسی کمکوجی در حق کرداد پیک هاتن و پیکانین لهول رته پیشوازی کرن جالی مسعود برزانی و ل امبال خود نکی کنه که اف دو جارن دناوا ساله که ده سردان باشوری کردستان دکه و ج پده که داخواست که هفدیتن چه بکه یک دلیل وانای وکرن یادن جی گروپین کتن جبو پیشیل داگرکریه بگیرن تینا آستای کرن دو اوتیلا دا تینا دور پیش کرن اون ویروشه چاو دیبینن ریباز چیه کو پده که دست جوان هلوستن خواه یه هفکاری الگل دولتا ترک برده و جوان هلوست خواه گاف شنده باوش سلااو ڕێز بۆ ڕوونایی تیوی و هەموو کارمەندەکان و بینەر و بیستەری بەڕێزی ڕوونایی تیوی ئەوەی ڕاستی بێت ئێمە دەیان جار و سەدان جار باسی ئەو ڕەویشەی کوردستانمان کردیە کە ئەو ڕۆکانە ئەگەر بێت و شەڕێک لە ناو کوردەکاندا تێکەوە بێتە ئاراوە ئەوە هەموو خەرمانی کوردی دەسووتێ و هەموو خەرمانی کوردی بە هەوادا دەڕوە حقیقەت ئەوەیە کە فقط و فقط یەک لایەن هەیە لەو شەڕێدا کە بەرژەوەندیەکانی خۆی ڕادەگرێت هەرچی لایەنی کووردە هەرچی وەفتی دەرەوەیە هەرچی ڕۆشنبیرە هەرچی ڕووناکبیرە هەرچی نخبەی دەرەوە و دۆست و لایەنگری کووردە لە دەرەوەی وڵات هەموو دەزانین کە ئەم شەڕە شەڕێکی ماڵوێرانکەرە ئەو شەڕە شەڕێکە کە تورکیا دەیهەوێ خاکی کوردستان داگیر بکە ئەو شەڕە هەمومان دەزانین نە شەڕی پەکەکەیە هەموو دەزانین کە نە شەڕی قەدیلە بیانوویەکە کە تورک گرتوویەتی و بەداقەوە بۆ ئەوەی هەر لە کۆنەوە دەزانین کە تورکیا لە ناوخاکی کوردستاندا هاودەستی هەیە هاوکاری هەیە متحیدی خۆی هەیە لە ناو کورداندا و لە ناو خاکی باشووری کوردستاندا بۆیە وەزعەکە ئاوای لێ هاتووە تۆ دەبینی کە شاندێکە لە ئەفرین شام بە شانی تورکەکان هاتن بۆ سەرکوتی ئەفرین کابرایەکە کەسێکە کە هەموو دەزانن کە چەند دژە کووردە و چۆن شەڕی کوردانی کردووە وەختێک دێتە هەولێر لە خودی سەرۆکی بنەماڵەوە تا خوارەوە پێشوازی دەکەن و بە خێراتنی دەکەن بەڵام شاندێک کە دوێنێ و پێرێ هاتووە کە لە خەڵکانێکی جۆرا و جۆری ئوروپایی و دەرەوەی وڵات دروست بۆ ئەوەی کە بێن خۆیان بەوەچی خۆیان هاتوون بێن بە کوردەکان بڵێن ئەمڕۆ شەڕ نە لە قازانجی ئێوەیە ئەوڕۆ شەڕ نابێت بکرێت ئەوڕۆ دەبێت سڵح و ئاشتی لە کوردستاندا بێت ئەوان هاتوون وەکو وەختێک کە تەنانەت ئەندام پارلەمانی ئاڵمانیان لەگەڵە ئەمە چۆن شتی ئاوا دەبێت ئەمە چۆی عورفی سیاسێت چۆی عورفی دیپلۆماسیە ئەمانە بەڕاستی یعنی هیچ شتێکیان بەچاوەوە نیە هیچ شتێک ڕعایەت ناکەن هاتوون ئەوانە لە مەتار گرتووە لە هۆتێلە دەست بەسەریان کردوون دوایە سواری تایرەیان کردوون نردویانەوە بۆ ئاڵمان و سوید و فینلاند و ئەمە لە کوێی دنیادا ئەوە دەقەومێت تەنیا ئەو بنەماڵەیە وەها هاتوونە سەر ئەوەی کە شاریان بۆ هاتۆ لە ناو خۆی باشووری کوردستان دزی و گەندەڵێکە بە حەدێک زۆرە ئەوەندە زۆرە کە ئیتر ناتوانن پێش بە خۆیان بگرن ناتوانن ڕابوەستن لە تاڵانکردنی خەڵکی کوردستان بۆیە ئەو بیانووی شەڕی قەندیلیان کردوتە بیانوو دەناخوا تا دوێنێ پێرێکانە بوو هەر بەڕێز مراد قەرەیڵان هاتی کاکە باش شەڕەکە ڕابگرین نابێت شەڕ بێت هات دعوەتی کردن کە بە مەسعود بارزانی یەکتر ببینن و ئاوێت بەو ئاگرەدا بکەن لەوە زیاتر دەست پێشخەری چۆن دەبێ ئەوڕۆ هەرچی هونەرمەندە لە سلەیمانی هاتووە دەڵێ نابێ شەڕ بکرێت ئەوە وەفتێکی ئاشتی کە 16 کەس دیپلۆماتکار و چالاکی بواری مەدەنی و مرۆڤایەتی
هاتوون بۆ خۆیان بەوەچی خۆیان هاتوونە هەولێر لە بادیو کە پێشوازیان لێ بکرێن لە باتیو کە دەستەگوڵیان بۆ حازر کرێ لە باتی ئەوەی کە پەزیرایی بکرێن هاتوون لەوێ دایانگرن دەست بەسەریان کردوون ئەو برادرە هاکانتاشیان چەند جارێک بە زمانی ئاڵمانی بە زمانی کوردی بە زمانی تورکی هاتوون سوال و جوابیان لێ کردوون 17 سعات لە ئاسایش ڕایان گرتوون و فشارێکی یەکجار زۆری ڕەوانیان بۆ هێناون یعنی ئەمەیتە ئەو پەڕی وەحشیگەری ئەو پەڕی ئەوەیە کە ئەو بنەماڵەیە بریاری خۆیان داوە کە بە دەستی تورک هەستن دانیشن و ئەجەنداکانی تورک بەڕێوە بەرن و ئەو شەڕە لە کوردستان هەڵگیرسێنن و ئەو شەڕە بکەن بۆیە جوابی نە ڕۆشنبیر نە هونەرمەند نە ئەدیب نە وەفتی ئوروپایی دەدەنەوە بۆیە بەڕاستی ئەو ڕۆکانە دەبێت ڕوومان لەو نوخبە و لەو ڕۆشنبیرانە کە بە خۆیان دەڵێن ڕۆشنبیر لە بەرەی بنەماڵەی بارزانی بڵێن کاکە ئەیبە شوورەیە ئێوە چۆن دیفاع لە دەسەڵاتێکی ئاوا دەکەن کە هەموو دنیا هاتۆتە تکایە ئەمڕۆ شەڕ نە بە قازانجی کوردانە ئەو شەڕە ئیپەکەکەی نییە ئەو شەڕە بیانوویە ئەو شەڕە هاتووە بێ بۆ داگیرکردنی تورکەکان داگیرکردنی کوردستان بە دەستی تورکەکان ئەمن نازانم بۆچی دەبێ ئەو ڕۆکانە بنەماڵەیەک لە کووردا پەیدا بێت کە بێ ئەو ئەجەندای تورکە پیادە بکە ئەو ئەجەندای تورکەی بۆ بەرێتە پێشێت ئەمن لەوە تێناگەم بەڕاستی یعنی ئەمە چ بەرژەوەندێکە ئەمە چ قازانجێکە بەغەیرەز کۆیلەبوون بەغەیرەز ئەوەی کە ئەوانە کۆیلە و سیخوڕی داگیرکەرێکی وەکو تورکیان ئارتین دەبێت چی دیکە تێدا بێت ئەخەوە نیە تەواوی خەڵک تۆ پێم بڵە چی دیکە لەگەڵ تۆیە کە دژایەتی بکە ئەتۆ دەڵێ ئەوە بۆ پەکەکەیە کاکە خودی مەسئولانی خۆتان دێنە سەر تەلەڤیزۆن لی دەپرسن دەڵێن کاکە ئەگەر ئەو ڕۆپەکەکە بچێتە دەرێ تورکی تر واز دێنێ ناتوانم بە تێڕادیوی بڵێن واز دێنێ ئەمە پێیان دەڵێم کاکە فەرمونون ئەگەر بەڕاستی سۆز دەگەن ئەگەر گەرانتی دەکەن کە توری دەست لە کوردستان هەڵدەگرێ با ئەمە هەمومان پەکەکەی بەرینە شاخێکی دیکە ببینن شوێنێکی دیکە شتی وان نییە ئەگەر پەکەکە هەر نەژمێنێ ئەو شۆکانە بڕات بۆ ئەفریقا بڕوا بۆ سەحرای لیبی بۆ هەر جێگایەکی دیکە بڕوا بۆ ئارارات کاکە ئەوان بریاریان داوە ئەوە بۆ لەوەی حاڵی نابن بۆ ڕۆشنبیر و هونەرمەند و نوخبەی بەرەی ماڵی بارزانی لەوە حاڵی نابن کە کاکە ئەمە شەڕی پەکەکە نییە شەڕی هەموو باشووری کوردستانە رێزدار علی کەریمی تشتێن کورد رێزدار ئانی رێزدار یولمازانی زمان ڕاستیش سۆسرەتن دەمات بالا خودێکی دیمەنێن کول باشووری کوردستانی لە هەولێر تایبەت دەرکەتن باکووری کوردستانی تورکێتین باڵامە چاوەک و AKP êrişî Kurdan dike. Pirsekî ku carkedinê mirov bipirse gelo pedekê xwe berpirs dibîne li ser her êrişeke ku dewleta Tirk li ser Kurdekî pêk aniye. Ger ku nabîne vê derbarê de. Derbarê dewleta Tirk de hîç helwestekî nîşane de wê demê behsa Kurdîtiyê dike û dîsa jî dibêje ku ez aliyekî Kurd temsil dikim, partiyekî Kurd, tevgerekî Kurd. Baş e Kurdîtiya çi dike? پارتی نیشانی دا لە چەند ساڵی ڕابردوو هیچ سۆزێکی وی بۆ کورد نییە هیچ سۆزێکی وی بۆ پارچەکانی تری کوردستان نییە پارتی نیشانی داەوە ئەوان نەخەباتی کوردایەتی دەکەن ئەوان نەخەباتی مرۆڤایەتی دەکەن ئەوان نەخەباتی عەدالەت خوازی دەکەن ئەوان شەو و ڕۆژ خەریکی دزی و تاڵانی خەڵکی باشوورن ئەوان شەو و ڕۆژ خەریکی سەرکوتی هێزەکانی تری پارچەکانی تری کوردستانن بە تایبەت ئەو شۆڕژگێر و ئەو خەباتکارانەی کە لە قەندیلن ئەوان مرتب هەرچەند ئەوان کاتی خۆی لە ساڵی 92 کە شەڕی پەکەکە لەگەڵ یەکێتی و پارتی کرا ئەوان خۆیان هاتن بریاریان داکە باشە پەکەکە بچن بۆ قەندیل ئێستا دەڵێ ئەوان هاتون خاچی ئێمەیان داگیر کردووە داگیرکردن ئەوە نابێ داگیرکردن نە پەکەکە داگیر بکە بتوانێت داگیر بکە داگیرکردن ئەوەیە کە تورک دەکا تورک هاتۆتە پێشێ تورک هاتۆ مقەر دادەنێ پایگا دادەنێ سەیتەرە دادەنێ تورک هاتۆ خاچی کوردستانی داگیر کردووە ئەمن زۆر جار باسی ئەوەم کردیە ماڵی بارزانی نە لەلایەن خەڵکی کوردن نە لایەنی خەڵکی کوردن ئەوان دژی خەڵکی کوردن ئەوان لەگەڵ
لەگەڵ والی وەکو والیکی عوسمانی کار دەکەن ئەوان وەکو تورک کار دەکەن بۆیە ئێمە دەبێت ئەو ڕۆکانە بەرچاوڕوونی خۆمان هەبێت هەرچی خەڵکی باشوورە بە تایبەت و ڕۆشنبیرانی پارچەکانی تری کوردستانیش دەبێت بێن بەرچاوڕوونی بکەن و بە سافی چاو لێ بکەن بە کلێری چاو لێ بکەن بە شەفافی چاو لێ بکەن ئەمە نەت سۆزداری کوردن ئەوانە نەخەباتکاری کوردن ئەوانە لە پێنا و بەرژەوەندی ئاکپارتی و ئۆردۆغاندا هەموو شتێک دەکەن بە دژی کورد دەکەن بە دژی کوردن ئەمێن چی دیکە بەوانە نایڵم کورد ئەم بەوانە ناڵێم کورد چی دیکە ینی هیچ مەجالێک نەماوە بۆ ئەوەی کە بەوان بڵین کورد دەبێت بەوان بڵین کە والی دەوڵەتی عوسمانی والی تورک و ئەوان دروست ئەجەندای ینی ئەگە 100 جار ینی دوێنێ پێرە لە قەڵاتزێ چوار گریلا تارە لیدان هاوڵاتێکی قەڵاتزی کوژران هەموو ڕۆژە تورک کارەساتێک دەکات لە پێنجێن لە قەڵاتزێ لە قەندیل لە مەتینا لە هەموو ناوچەکانی کە سەر سنووری تورکیا و باشوورە نەتەنیا سەر سنوور قوڵایی کوردستانی باشووریشدا ئەوان دێن بە کەیفەخوا قەت ئەوان هەرگیز دەم دیت کە ئیعترازێک بکەن هەرگیز دەم دیت بڵن کاکە وەکو ئێمە وەکو جەنابتان وەکو کاک حسێن وەکو هەموو خەڵکی دیکە بڵێن تورک حەقی نەیە هێرش بکاتە سەر باشووری کوردستان هەموومان دەیڵێن فەقەت بنەماڵەی بارزانی و ڕۆشنبیرانی کۆیلەکانی سەر بەوان نایڵێن و هیچ بێدەنگن هیچ قسە ناکەن تەنانەت کە دێنە سەر تەلەڤیزۆنی ڕۆژنامەنووس لێیان دەپرسێ دەڵێ کاکە ئەگەر پەکەکە بڕات ئێوە مطمئینن کە تورک دەسەڵ دەگرێ ناتوانن جواب بدەنەوە بۆیە ناتوانن وڵام بدەنەوە ئەمە حەقیقەتێکە ئێمە دەبێ ئەو ڕۆکانە بەڕوونی لەگەڵ میلەتی خۆمان قسە بکەین هێزێک لە کوردستان هەیە چەکی هەیە پارەی هەیە پشتیوانی دەوڵەتی داگیرکەرێکی وەکو تورکی هەیە کە ئەوانە نەکوردن ئەوانە دوژمنی کوردن بۆیە دوژمنی کورد ئەوڕۆ لە ناو خاچی خۆیدایە حقیقت ئەوەیە بۆەوەی کە ئەو بەڵایە لە کۆ خۆمان بکەینەوە باشترین شت ئەوەیە کە بە تایبەت لە باشوور و ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵات بێنە سەر جادە و بەڕاستی مەشروعیەتی سیاسی لەو بنەماڵەیە بستێننەوە کە ئێوە بە درێژایی مێژوو نەخەباتوو بۆ خەڵکی کورد کردووە نەخەباتوو بووە سەربەخۆیی کوردستان کردووە نەخەباتوو بۆ ڕزگاری کوردستان کردووە نەخەباتوو بۆ عەدالەت لە ناو چین و توێژەکانی کۆمەڵانی خەڵکدا کردووە ئێوە خەبات و کردووە بۆ خۆتان بۆ نەوەی خۆتان بۆ دزین بۆ تاڵان ئەو ڕۆکانە دەبێ ئێمە بە هەمومان ئیتر خەتەرە زۆر ئەگە ئەو ئەزمونەی باشوور ئاوا بڕات و بە دەستی تورکەکان لە ناو بچێت ئەمە ئیتر تازە هەڵێکی زۆر گەورەی مێژوویمان لە دەست دەچێت و ئەگەر ئەو هەلە لە دەستچێ ئەوە تا دەبینی 16 وڵات نوخبەی خۆی دەنێرێ ئیتر بەیانی دووبەیانی کە ئەو هەلەمان لە دەستوە بە قسەمان نەکردن نەسیحەتەکانی وامان بەجۆ نەگر ئەوانی تر جارێکی دیکە دەڵێن کاکە لێ ئەنگەڕن لە میلەتی کورد میلەتی کورد بۆ ئەوەی نابێت شایانی ئەوەی نییە کە سەر بەخۆ بێت شایانی ئەوەی نییە کە سەر بڵین بێت بۆیە ئەو جاریتر کەس دیفاعمان لێ ناکە ئێمە ئەوڕە بۆ خۆمان دەبێ بینە سەرجاددا هەمومان هاوڕا بە هەمومان پێکەوە هەموو نوخبە و ڕۆشنبیری پارچەکانی تری کوردستان ئی ئوروپا ئی ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵات وە بە تایبەت خەڵک بە عام لە باشووری کوردستان دەبێ بێ ئەو ڕاستی بڵکا کە لێتان قبول ناکەین بڕۆن ئێوە مەشروعیەتی سیاسیتان نەماوە نابێ ئیتر ئەوان بێڵین ئەوە بێت ئەمە فقط و فقط بەوەند ڕزگارمان دەبێت کە کۆمەڵانی خەڵک ئەوانە لە دەسەڵات بێنێتە خوارێ ئەوانە دابەزێنێت و ئەوانە لە کۆڵ میلەتی کوردکەنەوە ئەمە بەغیر ئەز عاملێکی بەغیر ئەز دار و دەستەی داگیرکەری تورک چیان دەتوانین پێ بڵین بۆ دەبێ کورد ڕازی بێ بەوەی کە داگیرکەری کورد لە ناو ماڵە خۆیدا بەخێوکە لە ناو ماڵە خۆیدا بیحاوێنێتەوە ئێمەی کورد حەقمان نییە بۆمان نییە دەبێ بین بە میلەتی کورد بڵین کە کاکە ئێوە خەریکن لە ناو ماڵی خۆتاندا دوژمنێکی گەورە لایەکی مشکل ئەوە نییە کە ئەوان بە زمانی کوردی قسە دەکەن مهم ئەوەیە کە ئەوان عەمیلی دەوڵەتی تورکن ئێمە بۆمان نییە عەمیلی دەوڵەتی تورک لە هەولێر بەخێوکەین ئێمە نابێت دایکی نیشتیمان لێمان ڕازی نابێ وەختێک ئێمە جاسوس و عەمیل و بەکرێ گیراوی تورک لە ناو وڵاتی خۆماندا بەخێو دەکەین و بەدەستی وان دێنین
دژایەتی براکانمان دەکەین لە پارچەکانی تری کوردستان دژایەتی خەڵکی خۆمان دەکەین هەموو ڕۆژێ تیارەی تورک دێت 4 هاوڵاتی 5 هاوڵاتی دەکوژە و دەڕۆ هەموو کەس هاوارە دەکا بەس بنەماڵەی بارزانی هیچ ناڵێن ئەمە چۆشتی ئاوا دەبێت دەبێت بینی پێیان بڵین بەستە کاکە ئێوە نەکوردن ئێوە زۆڵە کوردن بەڕاست بەل رێزدار علی کەریمی دەمامەزێدە نەمایە بە کورتی گەرک و هەلوەست و دیسا شاندە و تەڤگەرên ku naçêdibin ji bo ku pêşê li dagirkeriya dewleta Tirk bigirin negîjin serî em bêjin bi vî awayî bê çi qasî em dikarin bêjin dûre heman rewşa ku li şengalê pêk hat kesên ku niha behse parastina Başûrê Kurdistanê dikin careke din dubare bê rewşa şengalê li Başûrê Kurdistanê dubare bû kesên ku niha dewlemendiyên Başûrê Kurdistanê ji xwe re dibin xwe pê xwedî dikin mezin dikin rabikin tev de ji Başûrê Kurdistanê derkevin û gelê Başûrê Kurdistanê bê parasin bihêl ئەوەی ڕاستی بێ ئەو ڕۆکانە خەتەرێکی یەکجار گەورە بەرۆکی خەڵکی کوردستان و هەموو کێشەی کوردی گرتووە کێشەی کورد لە خەتەرێکی زۆر گەورەدایە ئەم جار کێشەی کورد نە ئەمریکایە کێشەی کورد نە سۆڤیەتە کێشەی کورد نە حەربی عالەمی دوو هەموو یەکەمە کێشەی کورد نە خەتای هێزگەلی دەرەوەی کوردستانە ئەم دەفعەکە کورد بکەوێت کورد خۆی بەدەستی خۆی بە عامیلێکی ناوخۆی بە ئەمیلێکی ناوخۆی دەکەوێت بۆیە ئەگە بینی سەیرێکی کورد و سڕی مێژووی 56 ساڵی ڕابردوو بکەین تۆ بێژە بزانین ئێمە ئەو بنەماڵەیە لە چ شتێکدا سەرکەوتوو بوون ئەوانە بە پارە و پول و هێزی دەرەکی هاتوون بوون بە زۆرداری میلەتی خۆیان دەمێک لەگەڵ ئێران دەمێک لەگەڵ بەعەس سەدام حوسێن دەمێک لەگەڵ تورکیا پارە و پولێکی یەکجار زۆریان پەیدا کردو لە بەروبوومی خودی خەڵکی کوردستان بە تۆبزی بە زۆرە ملی پارە و پول و نەوتەکەیان دەخۆن و دەعمی خارجی لە تورکیا لە بەعسی عێراقێ لە ئێرانی مەلایەن ئەوانەی دەوڵەمەند کردوونی بەهێزێکی گەورە و بوون بە کوتکێک بوون بە سەرەتانێک بەسەر میلەتەکەی خۆیانەوە بەسەر میلەتی کوردەوە ئەم دەبێژم نە میلەتی خۆیان بەسەر میلەتی کوردەوە ئەو ڕۆکانە میلەتی کورد بۆ ئەوەی کە لەو تەنگەژەیە ڕزگاری بێت دەبێت چاوی بکاتەوە چاوی ڕوون بێت و هەڵی سنجێنێت ئەو بنەماڵەیە لە چۆدا خزمەتیان بە کورد کردووە لە شێستەکان لە هەفتاکان لە ئاژبەتاڵ لە کوردی ئێران لە کوشتنی سەرکردەکانی کوردی ئێران لە کوشتنی سەرکردەکانی کوردی باکوور لە شەڕ لەگەڵ باکووری کوردستان لە شەڕ لەگەڵ قەندیل لە چۆدا ئەوانە توانیویانە و یا بتوانین بڵین کە ئەوانە خزمەتی میلەتی کوردیان کردووە بێڵم ئەو ڕۆشنبیرانەی کە شەو ڕۆژ دەسەر تەلەڤیزۆنەکانیان بە پارەیەکی زۆر ئەو بیندیازە بەلاحەیان سوپر میدیایان وەڕێخستۆ هەموو شێ دەستنە ماڵە خەڵکی بابین پێیان بڵین ئێوە شانازی بە چێوە دەکەن شانازی بە چه خزمەتێک دەکەن کە بەدایکی نیشتمانتان کردووە چه خزمەتێکتان بەگەلی چەساوی کورد کردووە لە ئازادی لە عەدالەت لە خۆشگوزەرانی لە چیدا چیتان بۆ میلەت دەستەبەر کردووە کە ئەو ڕۆکانە بین بڵین وڵا زۆر باشە ئێوە باشن نا ئێوە زۆر خراپن ئێوە فقط زوڵمتان لە میلەتەکەی فەقیرەکەی کورد کردووە ناڵم میلەتی خۆتان چونکایتر بەسە ئەو شێ بابەکار نێنین ئەوانە نەئی میلەتی کوردن میلەتی کورد لەولایە ئەوان لەولان ئەوانە ئەمیلی و داگیرکەری کوردن و بە سیاست و ئەجەندای داگیرکەری کورد میلەتی کورد دەچەوسێنەوە میلەتی کورد سەرکورد دەکەن ئەوانە متمەئینەن بزانن ئەگەر ئەو ڕۆکانە تورکیا بە مڕامی خۆی بگات دێت تەواوی باشووری کوردستان لە ناو دەبات تەواوی باشووری کوردستان هەروک بۆ خۆت کرد شنگارە بۆوان هەموو باشووری کوردستان بە کەرکووکەوە بە سلەیمانیەوە بە هەولێرەوە بە زاخۆوە بە بادینانەوە فەرقی نییە بۆ تورک شنگار و هەموو بەشەکانی تری کوردستان و هەموو باشووری کوردستان بۆیە ئەگە دەسەڵاتیان هەبێت ئەگە بۆیان بکرێت حتمما هەمووی وەک شنگار لێ دەکەن وەک ئەفرین لێ دەکەن ئەو ڕۆکانە دەبێ ئێمە ئەوستا پێنجشەممە سپاسیان دەکەین هونەرمەندانی سلەیمانی دێنە سەر جادە تکایە لێرەوە لەو تەلەڤیزیۆنەی ئێوە لەو بڵینگۆی ئێوە خەڵک بابەشداری ئەو ڕێپەیوانە بکە
خەڵک با بەشداری ئەو مزاهرەیە بکا کە ڕۆژی پێنجشەممە هونەرمەندە خۆشەویستەکانی سلەیمانی بەڕێوەی دەبن و ئەوان بانگەوازیان بۆ کردووە حەقا هەموو توێژەکان تۆژی کارمەند تۆژی پێشمەرگە بە تایبەت چین و توێژەکانی تری کۆمەڵگا خەڵکی کەسبکار بێنە سەرجادە و بێن هاوارێ بکەن ئێمە بەرووبوومی کوردستان ئاگر تێبەر نادەین ئێمە بەرووبوومی کوردستان دەستکەوتەکانی کوردستان کە بە خێنی هەزاران ئەنفال و کیمیاباران و پێشمەرگە بەدەست هاتۆ ئەو ڕۆکانە بۆتە ڕووناچی بۆ هەر چوار پارچەی کوردستان بەدەستی تورک و بنەماڵەی بارزانی نابێت لە ناو بچێت دەبێت ڕای بگرین دەبێت وەکو کۆرپەیەکی خۆشەویستی دایک دەبێت ئەو بەرووبوومەی کە ئەو ڕۆکانە کورد بەدەستی هێناوە دەبێت ئێمە ڕایگرین وەک تۆوی چاومان بیپارێزین ئیجازە بە هیچ بنەماڵەیەک ئیجازە بە هیچ مافیایەک ئیجازە بە هیچ تاجرێکی نەوت نەدەین کە بێنن ئەو بەرووبوومە ئەو دەستکەوتەمان لێ بشێوێنن ئەو بەرووبوومەمان لێ بدەن بە تورک ئەوەیە کە ئەوەش فقط بە میلەت دەکرێت ئەوەش فقط بە گەل دەکرێت دەبێت گەل ئەو ڕۆکانە بێت دەنا ئەوە ئەگەر مەسەلە پەکەکەیە هەردووی نێوپێرێ مراد قەرەیڵان هاتە سەر تەلەڤیزۆن و بانگەوازی کرد و باوەشی کردەوە بۆ دیالۆگ بۆ ئەوەی کە نابێت شەڕ ببێت مەسعود بارزانی نابێت درۆ بکات مەسعود بارزانی بۆ خۆی و درۆ دەخاتەوە ئەو جارێک کوتی شەڕی کورد بە کورد حرامە ئەی باشە ئەگەر وات کورد ئەتۆ ئەی بە عەیب وەکو عەشیرەتێک وەکو کابرایەکە خاوەنی قسەی خۆیەتی وەکو زەلامێکە دەبێت خاوەنی قەول و سۆزی خۆی بێت دەبێت ئەو ڕۆبێی بسی بەرەو پیری بانگەوازەکەی قەندیل مراد قەرەیلان بڵێ فەرموو کاکە وەرن دانیشن کۆمەڵێک لایەنی دیکەش بابێن لە گفتوگۆکەدا بن وەرن کاکە لەسەر دەستی هەموو میلەتی کورد ئێمە ئاشتی دەکەین ئێمە وڵاتی خۆمان دەپارێزین ئێمە بە قسەی داگیرکەری تورک ناکەین ئێمە بە قسەی داگیرکەری هیچ لایەک ناکەین ئێمە ئەو ڕۆکانە دەبێت ئەو کیانەی خۆمان بپارێزین و دەبێت پێشوازی بکەن لە ئەو بانگەوازەی کە قەندیل کردوێتی دوای نێوپێرێت عەیبە زۆر عەیبە بۆ ئەوانە بەخۆیان دەڵێن عەشیرە بەخۆیان دەڵێن سنەتی عەشیرەتی دەپارێزن بەڵام دێن میوانی 16 وڵات نوخبەی 16 وڵات هەیئەتێکی ئاشتی دەسزم دەکەن ئەمە لە دنیادا نەقەوماوە ئەوە سەر پیاوەتی و عەشیرەتی و میوانداریشان لەبیر بردوێتەوە لەبەر ئەوەی کە تورک پێیان دەڵە دەبێ وا بکەن ئەمە حقیقەتێکە ئەوەی کە دوای نێوپێرە لە هەولێر کرا لەو شاندەی ئەو پەڕی عەیبەیە هیچ کەسێک کە یەک تۆز ئەخلاق و شەرەف و ناموسی تێدا بێت ناچێ میوانی خۆی لە زیندان بکە ناچێ میوانی خۆی ئاوا لێ بکە ناچێ لە هۆتێلێکدا سزمیان بکە دەوروبەریان پتەنێ بە حەرەسوەوانە ئەمە دەچقار و یەکدایە بۆ وا دەکەن ئەوانە هاتوون بانگەوازی ئاشتیان پێیە ئەتۆ خۆوان نەهاتون بۆ شەر تفەنجیان پێ نییە دەبابەیان پێ نییە هاتوون هەیئەتێکی ئاکادمی پارلمانتار ڕۆشنبیر نوخبە هاتوو پێتان بڵێن لەبەرتان پاڵێنەوە کە کاکە ئەمڕۆ شەڕ بە قازانجی میلەتی کورد نییە ئەمڕۆ ئەگەر شەڕ هەبێت لە باشووری کوردستان هەموو دەستکەوتەکانی دەشەوتێ هەموو دەستکەوتەکانی بادەیبات ئەوەیە کە دەبێ ئێمە وەکو میلەتی کورد وەکو هەموو تۆژەکان هەمووکان بینینە سەر جادە و مەشروعیەتی سیاسی لەو بنەماڵەیە بستێنینەوە چونکە جارێکی دیکە نابێ متمانەیان پێ بکەن ئەمە دەیان جار متمانەمان بەو بنەماڵەیە کرد هەر دەیان جار خیانەتیان پێکردین لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان ئەوان هەستان چون خەندەقیان هەڵدا بە دژی براکانمان لە ڕۆژاوای کوردستان لەبیرتانە لە شەڕی داعش ئەوانە چیان کرد لە ڕۆژاوای کوردستان پاڵەوانێتی دەکرد قارەمانێتی دەکرد کچان و کوڕانی شەڕەبانی ڕۆژاوا ئەو شەڕە گەورەیان کرد کە بوونە باعیسی سەربڵیندی لە هەموو جیهان فەقری پێوە دەکردن بەدەیان کتێب و ڕۆمان لەسەر شەڕەبانەکانی ڕۆژاوان نووسرا خەڵک هەمووی هاتن تەعزیمیان کردن هەموو سەریان بۆ دانەواندن کەچی مامە بارزانی دژایەتیان کردن کاکە بەڵێ ڕێزدار عەلی کەریمی شخوا عاجزی ئەوان ji destkeftî dîsa tiştên ku li Rojavayê Kurdistanê çêdibin ji ber wê pêşwaziyê li kesên ku xelkê Rojavayê Kurdistanê Kurd li Efrîn Serêkaniyê girê spî qetilkirine pêşwazî dikin gelek spas dikin Rêzdar Elî Kerimî nivîskar û şîrovekarê siyasî ji Londonê bi me rabû. Rêzdar